گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. دەست بەسەر داگرتنی ناوەندەکانی سەرکوتی ناڕازیان لەلایەن خۆپیشاندەرانەوە لە ئێران و کوردستان، گیانبەخکردنی دوو هاوڵاتی خەڵکی شاری پاوە لە شاری کرماشان بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم، دەستپێکردنەوەی ناڕەزایەتیەکانی خەڵک لە شاری ماکۆ و دەست بەسەرکرانی کۆمەڵێک لە هاوڵاتیان، دەست بەسەرکرانی لانیکەم 200 هاوڵاتی بەلوژ لە شاری زاهدان و مەترسی لە سێدارەدانی عیرفان سوڵتانی لەلایەن ڕژیمەوە. دەست بەسەرداگرتنی ناوەندەکانی سەرکوتی ناڕازیان لەلایەن خۆپیشاندەرانەوە لە ئێران و کوردستان. بەپێی راپۆرتەکان، کۆمەڵێکی زۆر لە ناوەندەکانی سەرکوتی خەڵکی ناڕازی لە شارە جیاوازەکانی ئێران و کوردستان لەلایەن خۆپیشاندەرانەوە دەستیان بەسەرداگیراوە و هێزەکانی ڕژیم تەسلیم بوون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە لە شاری کەرەج، کرماشان، تاران، مەشهەد، ئەهواز، ڕەشت و چەندین شاری دیکە هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی سەرکوتی ناڕازیان، خۆپیشاندەران دەستیان بەسەر کۆمەڵێکی ناوەندەکانی ڕژیم داگرتووە و هێزەکانی کۆماری جەنایەتکاری ئیسلامی ناچار بوون تەسلیمی ناڕازیان ببن. شایانی باسە لە مەیدانی ڕەفیعی شاری کرماشان خۆپیشاندەران تەنانەت شوێنی کۆبوونەوە و بارەگای هێزە سەرکوتگەرەکانیان سوتاندووە. گیانبەخکردنی دوو هاوڵاتی خەڵکی شاری پاوە لە شاری کرماشان بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، لە بەردەوامی سەرکوتی ناڕازیان لە کوردستاندا دوو هاوڵاتی خەڵکی شاری کرماشان کە بەشداریانە ناڕەزایەتیەکانی خەڵک لە ناوچەی دەڕەدرێژی کردبوو بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانیان بەخ کردووە. بەپێی هەواڵی گەیشت و ئەو دوو هاوڵاتیە بە ناوەکانی نەوید ساڵحی و بەیاد سوبحانی بە تەقەی ڕاستەوخۆ بەبێ ئاگاداری هێزەکانی ڕژیم گیانیان بەخ کردووە و هێشتا تەرمەکانیان ڕادستی بنەماڵەکانیان نەکراوە. شایانی باسە راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی خەڵک لە ناوچەی دەڕەدرێژی کرماشان لە ڕۆژانی ڕابردوودا لانی کەم 5 هاوڵاتی دیکە گیانیان بەخ کردووە و بنەماڵەکانیان لەژێر گوشاری توندی ناوەندە ئەمنیەکاندان. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر ڕێوڕسمی ئەسپەردەکرانی عەلی ڕەزا سەییدی لە شاری ئابدانان. ڕۆژی یەکشەممە 21 بەفرانباری 1404 هەتاوی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی بڵاوە پێکردنی بەشداربووان لە مەراسمی ئەسپەردەکرانی عەلی ڕەزا سەییدی هێرشیان کردە سەر بەشداربووانی مەراسمەکە. بەپێی ئەو وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتوون، هێزەکانی ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی بە گازی فرمسک ڕێژ بە تەقەی هەوایی و بە توندوتیژیکی زۆرەوە لەگەڵ بەشداربووانی مەراسمەکە ئەسپەردەکرانی ئەو لاوە تەمەن 16 ساڵە هێرشیان کردووەتە سەر مەراسمەکە. شایانی باسە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ژمارەی دەست بەسەرکران یان بریندارانی ئەم کارە ساتە زانیاریەک لە بەردەستانیە. دەستپێکردنەوەی ناڕەزایەتیەکانی خەڵک لە شاری ماکۆ دەست بەسەرکرانی کۆمەڵێک لە هاوڵاتیان. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون، خەڵکی شارستانی ماکۆ سەر بە پارێزگای ورمێ شەوی یەکشەممە 21 بەفرانبار بە مەبەستی پشتیوانی لە ناڕەزایەتیە گشتیەکانی خەڵک لە ئێران و کوردستان ڕژانە سەر شەقامەکان. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ناڕەزایەتیەکانی ئەو شارە بە پێشەنگایەتی جوانانی شۆڕشکێڕ و بەشداری بەرینی ناڕازیان دەستی پێکردووە و تا درەنگانی شەو بەردەوامی پێدراوە. شایانی باسە ڕژیمی کۆماری ئیسلامی کە میژوویەکی پڕ لە جەنایەتی هەیە وەکو هەمیشە هێرشی کردوتە سەر ناڕازیان و کۆمەڵێک لە خۆپیشاندەران دەست بەسەر کراون. خراپی دۆخی تەندروستی بەندکراوانی زیندانی دیزڵابادی کرماشان و بێبەشکرانیان لە سەرەتاییترین مافەکانیان. بەپێی راپۆرتەکان، لە بەردەوامی گوشاری هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەرجەماوەری ناڕازی، بەندکراوانی ڕاگیراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە شارە جیاوازەکان لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە بەندکراوانی زیندانی دیزڵابادی کرماشان کە لە ڕۆژانی ڕابردوو دژ بە دەسەڵاتی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی و بە مەبەستی پشتیوانی لە ناڕەزایەتیەکانی خەڵک لە ئەو زیندانە دەستیان بە ناڕەزایەتی کردبوو،
لەژێر گوشارێکی توندی ناوەندە ئەمنیەکاندان و تەنانەت کۆمەڵێک لە بەندکراوان ئەشکەنجە و ئازاریکی زۆر دراون. شایانی باسە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە ئێران و جیهان سەبارەت بە دۆخی تەندروستی و دەرونی کۆمەڵێکی زۆر لە زیندانیان هۆشداریان داوە و داوایان لە ڕژیمی کۆماری ئیسلامی کردووە کۆتایی بە گوشارەکانی بۆ سەر بەندکراوان بهێنێت. بەردەوامی هێرشی چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا بۆ سەر ناوچە جیاوازەکانی ڕۆژئاوا. ڕۆژی یەکشەممە 22 بەفرانباری 1404 هەتاوی چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا بە مەبەستی کۆمەڵکوشکردنی کوردانی دانیشتوو لە گەڕەکەکانی شێخ مەخسوود و شەرەفیە لە حەڵەب بەردەوامیان بە هێرشەکانیاندا. بەپێی ئەو وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون، چەکدارانی سەر بە ڕەژیم بە توندی ئەو دوو گەڕەکە و تەنانەت ناوچەکانی دیر حافر، عین عیسا و چەندین ناوچەی دیکەیان لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بردمان کردووە کە بەهۆیەوە کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیان گیانیان لەدەستاوە یان بە سەختی بریندار بوون. هەروەها چەکدارانی هەیئەتی تەحریر ئەلشام و گروپە چەکدارە تونندڕەوەکانی دیکە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانیان دەست بەسەر کردووە و تەنانەت کۆمەڵێکی زۆریان لە پێش چاو هەمووان لە سێدارەداوە. شایانی باسە ئەم گروپانە تەنانەت منداڵانی قوربانیانی دەست بەسەر کردووە کە کۆمەڵێکیان بەهۆی ئەشکەنجە و ئازاری زۆرەوە گیانیان لەدەستاوە. دەست بەسەرکرانی لانیکەم 200 هاوڵاتی بەلوژ لە شاری زاهێدان. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا لانیکەم 200 هاوڵاتی بەلوچ لە شاری زاهێدان لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بەپێی سەرچاوەکانی هەواڵ دەست بەسەرکران کە بریتین لە منداڵان، ژنان، پیاوان و خوێندکاران پاش دەست بەسەرکرانیان ڕەوانەی گرتوخانەکانی ئیدارەی ئیتلاعاتی سوپای پاسداران کراون و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش کراون. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان ئەو هاوڵاتیانە ببورن بە توندوتیژیکی زۆر و بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کراون و هەروەها لەژێر ئەشکەنجەی توندی هێزە ئەمنیەکاندان. بەردەوامی پشڕانی هێڵی ئینترنێت لە ئێران و مەترسی لەسەر ئەمنیەتی هاوڵاتیان. بەپێی دوایین ئامارەکان پشڕانی هێڵی ئینترنێت لە ئێران 7 کاتژمێری تێپەڕاندووە و مەترسیکی جدی لەسەر گیانی هاوڵاتیان هەیە. بەپێی دوایین راپۆرتەکان ڕژیمی کۆماری ئیسلامی کە لە بەرەبەرەی ڕوخاندایە بە مەبەستی پشڕانی پەیوەندی لە نێوان ناڕازیان، بڵاوکردنەوەی هەواڵی درۆ و هەروەها شاردنەوەی جەنایەتەکانی لە کۆمەلگای نێودەوڵەتی هێڵی ئینترنێتی لەسەر زیاتر لە 90 میلیۆن هاوڵاتی داخستووە و ڕێژەی سەرکوتی لە شارە جیاوازەکان بەشتر لە پێشوو کردووەتەوە. هەروەها ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەسەر تاسەری جیهان سەرەڕای داخوازی لە ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی بۆ دامەزراندنەوەی هێڵی ئینترنێت لە ئێران هۆشداریان سەبارەت بە سەرکوتی ناڕازیان داوە. شایانی باسە کۆماری ئیسلامی لە دوایین هەوڵەکانیدا بە هاوکاری وڵاتی چین تۆڕی ئینترنێتی سنوورداری ئیستارلینکی تێکداوە و پەیوەندیەکانی خەڵکی ناڕازی لەگەر دەڵەوەی وڵات بە تەواوی پشراوە. بڵاوتربوونەوەی ناڕەزایەتیەکان لە ئێران سەرەڕای کەشی توندی ئەمنیەتی. ڕۆژی یەکشەممە 21 بەفرانباری 1404 هەتاوی خەڵکی ناڕازی لە شارەکانی کوردستان و ئێران سەرەڕای نەبوونی هێڵی ئینترنێت و کەشی توندی ئەمنیەتی ڕژانە سەر شەقامەکان. بەپێی ئەو وێنانەی کە بە سەختی بەدەستمان گەیشتوون، خەڵکی ناڕازی لە شارەکانی کرماشان، ماکۆ، ئابدانان، تاران، تەورێز، کاشان، قێشم، قۆم، ڕەشت، ئیسفەهان، شیراز، مەشهەد و چەندین شاری دیکە بە وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی بنەماکانی ئەو ڕژیمەیان کردە ئامانج و خوازیاری هەڵوەشاندنەوەی حکوومەت بوون. شایانی باسە کۆماری ئیسلامی کە لە لێواری ڕوخاندایە بەهۆی سەرپیچی هێزە سەرکوتگەرەکان هێزەکانی سوپای پاسدارانی ئەرکدار کردووە، بەڵام دیسان هێزەکانی ڕژیم بە ناچار لە زۆربەی شارەکان ناچار بە پاشەکشە کراون. دەست بەسەرکرانی بەربڵاوی هاوڵاتیان لە شارەکانی ئێران. بەپێی دوایین راپۆرتەکان لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا لانیکەم 100 هاوڵاتی لە پارێزگای لوڕستان دەست بەسەر کراون و دانپێدانانی زۆرەمرێ کۆمەڵێک لە بەندکراوان لە کەناڵەکانی سەر بە ڕژیم بڵاو کراوەتەوە. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون، سەرەڕای کەشی توندی ئەمنی لە شارە جیاوازەکان و هەروەها دەست بەسەرکرانی لانیکەم 100 هاوڵاتی لە پارێزگای لوڕستان ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی دیکە
لە شارەکانی شیراز و خوڕاسانی باشوور دەست بەسەر کراون کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ناسناوی بەندکراوان زانیاریەک لە بەردەستانیە. شایانی باسە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ جەختیان لەسەر ئەوە کردووەتەوە کە دانپێدانانی زۆرەمرێ زیندانیان کە ڕوون نەکراوەتەوە لە چە بارودۆختەیەکێکدا لەیان وەرگیراوە و هەروەها بڵاوکردنەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان نمونەی ڕوونی پێشێلکردنی مافی مرۆڤ لە ئێرانە و پێویستە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە ئەم کردەوە ناوەندە ئەمنیەکان ڕوون بکرێتەوە. مەترسی لە سێدارەدانی عیرفان سوڵتانی لەلایەن ڕژیمەوە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، عیرفان سوڵتانی هاوڵاتی دەست بەسەرکراوی دانیشتووی گەڕەکی فەردیس لە شاری کەرەج لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە مەترسی لە سێدارەدانی لە ئارادایە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ناوبرا و ڕێکەوتی 19 بەفرانباری 1404 هەتاوی هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی ڕەوتی ناڕەزایەتیەکانی خەڵک دشت بە دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئێران بە هێرشی هێزە ئەمنیەکانی ڕژیم بۆ سەرماڵەکەی لە گەڕەکی فەردیسی شاری کەرەج بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە دەست بەسەر کراوە. سەرچاوە ئاگادارەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو جوانە تەمەن 26 ساڵە کە لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بەبێ ئەوەی کە تۆمەتەکەی ڕوون بکرێتەوە حکمی سێدارەی بەسەردا سەپێنراوە. شایانی باسە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ جەختیان لەسەر ئەوە کردووەتەوە کە پێویستە بەکردەوە دەرهاتنی حکمی سێدارەی ئەو هاوڵاتی ڕابگرێت و ڕەوەندی دۆسیەکەی ڕوون بکرێتەوە. کۆبوونەوەی ناڕەزایەتی هاوڵاتیان لە بەهەشت زەهرای تاران هاوکات لەگەڵ وەرگرتنی تەرمیڕۆڵەکانیان. ڕۆژی ڕابردوو بنەماڵەی گیانبەخکردووانی ڕەوتی ناڕەزایەتیەکانی خەڵک لە مانگی بەفرانبار کاتی وەرگرتنی تەرمیڕۆڵەکانیان لە بەهەشت زەهرای شاری تاران دشت بە ڕژیمی کۆماری ئیسلامی کۆبوونەوە. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون، بنەماڵەی گیانبەخکردووان لە کۆبوونەوەکەدا بە وتنەوەی دروشمی مەرگ و نەمان بۆ خامنەیی و مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر تەرمیڕۆڵەکانیان وەرگرتووە و جەختیان لەسەر ئەوە کردووەتەوە کە تا کاتی سزادانی تاوانباران بەردەوام ئەبن لە بەشداری لە خۆپیشاندانەکاندا. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا چالاکانی مەدەنی بە خوێندنەوەی بەیاننامەیەک ئاماژەیان بەوە کرد کە ناڕەزایەتی دشت بە ڕژیم لە مەراسمی ئەسپەردەکردنی گیانبەخکردوواندا نیشانەی تووڕەیی و نەبوونی تشت لە دڵی خەڵکدایە و بە بەردەوامی ناڕەزایەتیەکان هەوڵ ئەدەین جەنایەتەکانی ڕژیم بۆ جیهان عەلەنی بکەینەوە. دوا هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز لە شاری فرانکفۆرتی ئاڵمان. ڕۆژی ڕابردوو ئێرانیانی ئازادیخواز لە شاری فرانکفۆرتی ئاڵمان بە مەبەستی پشتیوانی لە ناڕەزایەتیەکانی خەڵک لە ئێران کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە کە بە هەوڵی ئەنجومەنی ژن ژیان ئازادی ڕێکخراوە بە وتنەوەی دروشم بە دوو زمانی فارسی و ئاڵمانی و هەروەها بە خوێندنەوەی بەیاننامەیەک ئاماژە بەوە دەکەن کە پێویستە هەموو ئێرانیانی دەرەوەی وڵات بە مەبەستی پشتیوانی لە خەڵکی ناڕازی ئێران بە شێوازێکی ڕێکخراو کۆ ببنەوە تاکو بتوانن دەنگیان بگەێنن بە هاوڵاتیانی ناوخۆ. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژی.